خلاصتانە ببینەرانی ئاسیزی شارپرس ئەم کاتەوە مکاتەکان باش ئەمڕۆ بۆ هەفتەی سێیەمە کە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی گربوونەتەوە و لە ڕێگەی دروشم و تاپکێشانەوە دەیانەوێت جارێک ناڕەزایەتی خۆیان بدەنەوە بە گوێی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا لە ئێستادا مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی ناڕازی لە پارێزگای سلێمانی لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان هاتونەتە ڕێزی واوەستانی وانەبێژەوە دەیانەوێت پشتیوانی خۆیان بۆ مامۆستایانی وانەبێژ دووپات بکەنەوە. لە ئێستادا دیارە لە ماوەی ڕابردوودا مامۆستایانی وانەبێژ یادداشتێکی ئاراستەی نووسینگەی پەرلەمانی کوردستان کرد، بەڵام بە پێی نوێنەرانی مامۆستایان دەڵێن کە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی دڵخۆشکەریان پێ نەدراوەتەوە و ئەمانیش ڕۆژانە لێرە پەیامەکانیان ئاراستەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکات. دەمەوێت بچمە لای نوێنەری مامۆستایانی وانەبێژ مامۆستا کارزان فیزیک. مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئێوە بۆ هەفتەی سێمە کە بەردەوامن لە بایکۆتکردن، تاوەکو ئێستا بەرهەمی گرتبوونەوەکانتان چی بووە؟ وەڵامی دەسەڵات چی بووە بۆ ئێوە بە دیاریکراوی؟ سەرتا بەخێبن سەر چاوم، زۆر سپاس بۆ ئێوە بەردەوامن لە گواستنەوەی دەنگی ناڕەزای مامۆستایانی وانەبێژ لە سەرەتای خۆپیشاندان و بایکۆتەوە ئێوەمانان بەردەوام بوون. سپاسان دەکەم، دەستان خۆش بە سەرکەوتوو بن. ئێمە ئەمڕۆ کە پێی دەنێنە هەفتەی سێم بە دیاریکراوی 15 ڕۆژمانەکە بایکۆتی وڵەکانی خوێندنمان کردەوە، بەردەوامی لەسەر شەقام و بەردەوامیش دەبین هەتاکو لایانی بەرپرس بەکردار دێت بەدەم داواکارەکانمان کە بەداخەوە تاوەکو ئێستا ئەو وەڵامانەی کە بەرپرسانی حکومەت داوێتی بە ئێمەی مامۆستایانی وانەبێژ وەک ئەسی پێویست نەبوو و لە جێی خۆیدا نییە و دڵخۆشکەر نییە بۆ مامۆستایانی وانەبێژ. ئەمێ ئەوە بڵێم کۆبوونەی وەزارەتی پەرۆدە و دارایی ئەنجام درا بە ئامانجی ئەوەی کە کێشەکانی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکەن لە ڕەگ و ڕیشەوە، بەڵام بەداخەوە نە کێشەکانی ئەمەیان چارەسەر کرد بەڵکو سەد قات زیاتریان کرد. ئێمە داوای دامەزراندنمان کرد، ئەوە ناتن پارەی مەقتوعان بۆ ئێمە بڕیەوە. ئێمە پارەی مەقتوع بە هەموو جۆرە ڕەت دەکەینەوە، چونکە پارەی مەقتوعی ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ دەهێڵێتەوە. یەکێک لە دروشمەکانی ئێمە بریتە لەوەی کە پاشگری وانەبێژی لە ئێمە بکەنەوە. با ئەمەژە مامۆستایەکی میلاک هەمیشەی هەمان ماف و امتیازاتمانە بێت، هەمان ناسنامەی مامۆستایەتیمە، با ئەمەش ئایدنتیتی ئێمەش مامۆستا بێت. ئەوکو ئێستا و بیانوانە چییە کە یانە بەوەی کە ئێوە نەتوانن وەکو مامۆستای فەرمی ناوتان چێتە لیستی ناوی مامۆستایانی وەزارەتی پەروەردەوە؟ ئەو بیانوانەی کە بەرپرسانی حکومەتیانە هەمووی بیانووی بێبنەمات دەڵێ بودجە نییە. ئەی باشە کە بودجە نییە، ئەگەر توانات هەیە بڕی 400 بۆ 450,000 پارەی مەقتوع بۆ مامۆستایان ببڕیتەوە، ئەی بۆ ناتوانین هەر لەسەر ئەو پارەیە دامەزرانەکەشی بۆ بکەیت. یعنی ئێمە داوامان کردە بەرپرسانی حکومەت کە دەڵێن بودجە نییە، باشە بودجە نیە سەر و سەرچاو جێگە لەوەی ئەم هەموو داهاتە لە وڵاتایە. گومانمان لەوە نیە ئەم هەرێم کوردستانە دەوڵەمەندترین هەرێمە، ئەتوانێت دوو دەوڵەت بەڕێوە ببات لە ڕووی داهاتی ئابوووریەوە، بەڵام لەگەڵەوەشتا بیانووی ئەوەشە. ئێمە دەڵێن ئەگەر بیانووی ئەوەشتانەیە ئەو پارە مەقتوعە کەمەی کە بۆ مامۆستایان بڕیوتانێتەوە وەڵێ ئێمە بەبۆ ڕازی نابین، بەڵام وەرە دامەزانەکەشی لەسەر بنووسە نایکەن بۆ نایکەن ئیرادەیان دیاریکراوی کێ بە بەرپرسە زاننە بەرامبەر کەسی مامۆستایانی وانەبێژە؟ وەزیری پەروەردە بەرپرسە بە پلەی یەکەم، وەزیری دارایی بەرپرسە، وەزیری پلاندانان بەرپرسە، بەڕێوەبەری پەروەردەکان بەرپرسن، سەرپەرشتیارەکان بەرپرسن، سەرۆکاتی حکومەت بەرپرسن. لە ئەوەڵ ڕۆژۆ تاوەکو ئێستا لە بچووکترین بەرپرسیان وڵاتە هەتا گەورەترین کەس ناتوە بەرەم داواکار کاتە هەمووتان بەرپرسن، هەمویان بەرپرسن. بۆ ئێمە لێرە بەرداوامە بین درێژارێن بە بایکۆت خۆپیشاندانەکانمان تا بەکردار وەڵامی مامۆستایان دەدرێتەوە کە تەنها دامەزران. سپاس بۆ دەسان. دیارە بەڕێزان لە ئێستادا مامۆستایانی ناڕازی لێرەن بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانی وانەبێژ دەچمە لای مامۆستا عادل، یەکێک لە مامۆستایانی ناڕازی. مامۆستا سڵاوت لێبێت. ئەمڕۆیەوە هاتوون بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانی وانەبێژ، دەتانەوێت بە دیاریکراوی چ پەیامێک بگەێنن؟ مامۆستایانی وانەبێژ بەشێکن لە خۆمان مامۆسان بۆ پشتیوانیکردنیان بارکێکی ئەخلاقی و پەروەردەی ئەزانین و داواکاریەکانیان زۆر ڕەوایە کە بریتە لە دامەزراندن سەرەتایترین مافێ هاوڵاتیەکە کە لەم وڵاتە خوێندنەوە ئەوکات کابێ ئەرکی سەرشانی حکومەت یارێمی کوردستانە کاری بدۆتەنجا و کارە لە چوارچەوەی کردی گشتیا بیا و کردی دەبەتیە و ئەو کارە بێ شایستی بوو بڕوانامە ئەو خوێندنە بێکە و هاوڵاتیە پێڵسەوە. ئەم کۆمەڵە گەنجولاوە جوانە کە بەشێکی زۆریان دەرچووی زانکۆی پەیمانگاکانن سەرایەتایترین مافیان دامەزراندنە کە بەداخەوە حکومەت یارێمی کوردستان جوابیان ناداتەوە کە تا ئەم ساتێک ئێمە قسەی تیاکەین ئەوان
پارەی بە شەوانەی ساڵی مانگی 2 ساڵی 2020 وەرگرتووە کە هەنێک مامۆسا کە ئەندوێنی تایەتی 34,000 64,000 یعنی 7,000 50,000 بۆ ماوەتەوە کە بەم ڕەپارەیە توانم بڵێم مناڵێکیش لە مانگێکان ناژید ناتوانێت ژیانی خۆی بەڕێوەبەرێ بۆیان بەشێک کاتوانم ئەو پارایی کە لە بەشەوانە ئەدرێ بە مامۆسایان نەک شایستی ئەوە نییە تا من هەنە ڕۆگەبیری لەکەێتۆ زۆرێکە لا بێڕێزیکردن بە بڕوانامە و بە خوێندن و بەکاری مامۆسایی لە هەرێمی کوردستانە وێ بە تەواوی توانامانەوە پشتگیریان نەکەین و داواکارین حکومەت هەرێمی کوردستان وەڵامیان باتەوە پێ دوای ئایندەی مامۆسایانە بەرەو کوێگا کە ئەو ماوەی 15 ڕۆژەوان بەردەوامن لە گردبوونەوە و ئاراستەکردنی پەیامەکانیان بۆ دەسەڵاتدارانی هەرێم دوازارە بێ دەسەڵاتدارانی هەرێم گوێ بگرن ئێستا بڕیارێک درراوە چەند جێگەی ڕەزامەندی ئەمان نییە کە بڕە پارەی مەقتوعەیە ئێمە دەوارین حکومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەی کەمە مەقتوعەیاتێ کە ئەوێت دواییدان نەمەزرێنێ ئەگونچێ داشی مەزرێنێ وەکو پەرلەمانتارێک خۆم جملە بوو لێرەوە وتی ئەگەر داشە مەزرێنێ هەمان بڕەپارەی تێچێ بەڵام نازانین بۆچی حکومەتی هەرێمی کوردستان دایان نامەزرێنێ ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە لە جیاتەوەی کە یاری بە چارەنووسیان کات کە بڕیاریەوە پارەی مەقتوعیان باتێ دامەزرێنێ ئەگەر ئەوان دڵسۆزی پەروەردەن ئەوێت پرۆسی پەروەردە بکێتەوە سەسکەی تەندروستی خۆی ئەندامانی پەرلەمان لە نووسنگەی پەرلەمانی کوردستان نێرە لە سلێمانی تا چۆن بەدەم داوای ئەمانەوە هاتوون کام ڕۆیەوە لێرەن لە ڕۆژانی ڕابردووە تا چۆن بەدەم داواکانی مامۆستایانەوە هاتوون ئەوانەی کە بەدەم مامۆستایان هاتوون ژمارەیەکی زۆر کەمن لە پەرلەمانتاران کە یانە ناو خۆپیشاندەرانەوە لە ماوەکانی ڕابردووشە هەروە بووە چۆن پەرلەمانتارانە بەشێکی زۆریان وەنەری حیزبن ناتوان لە فەرمانی حیزب دەرچن وەکو پەرلەمانتار مامەڵە ناکەن وەکو فەرمانبەرێکی حیزبی لە ناو بارگا حیزبیەکانە مامەڵاکەن کە ئەمە کاری پەرلەمانتاری لە هەرێمی کوردستانە کوشتووە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە سوازۆ بەڕێستان وەڵا بەڕێزان ئەو دیمەنانەی کە بینێن ئەمان هەمووی دیمەنی ڕاستەوخۆن سەرجەم مامۆستایانی وانە پێش لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە ژمارەیان 23,000 مامۆستایە و ماوەی 15 ڕۆژە بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردووە و لە بەردەم بەڕێوەبەرایەتەکانی پەروەردەی پارێزگاکان هاوکات لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان بەردەوامن لا گردبوونەوە و ناڕەزایەتی دەربڕین و دەیانەوێت پەیامەکانیان ڕاستەی دەسەڵاتداران بکەن بە مەبەستی گوێگرتن لەیان بەڵام بەوتی خۆیان تاوەکو ئێستا دەسەڵات وەلایەنی پەیوەندیدار زۆر بەجددی کاری لەسەر داواکانی ئەمان نەکردووە و ئەمان بەوتی خۆیان دەڵێن کە بەردەوام دەبین لەسەر هەڵوێستەکانمان تا ئەو کاتەی دەسەڵات بە ئاگا دێتەوە و گوێ بۆ داواکاریەکانمان دەگرێت أي حكومتي هيا أي حكومتي هيا يا غيابة يريد أن بكتان الديوان واتبين وأنا يشتغل Thank you.